بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و خۆشەویستانی بەرنامەی سەدای زێڕین، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ لە شارە جوانەکەی قەڵاو منارە، لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویستین بە ستافە جوانەکەمانەوە، ئەو ستافەی کە لە پشتی کامێرایە و ماندوونە ناسانە کاری خۆیانەکەن، کەسیش نازانێت چێن و چەند ماندووە بن. بەڵام چونکە الحەمدولله بۆ قورئانە هەمومان ماندوونە ناسانە لە خزمەتی قورئانی پیرۆزین و لە خزمەتی سەدای زێڕینین. ئەم جارەیان بەرنامەیەکمان هەیە لە هەولێرەوە وەکو ئاماژەم پێکرد و لە مزگەوتی حاجی عەبدوڵڵا جەوانەوە ئەم بەرنامەیەتان پێشکەشەکرێ لەگەڵ مامۆستای بەڕێز قورئان خوێن و سروودبێژ، ئەویش مامۆستا ئاشتی عەلیە. سپاس یەکەم بەدەم ئەم بانگهێشت و داوەتەمان هات، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله. لە خزمەتی قوربان. زۆر بەخێر بێ مامۆستا. خوای گەورە سەلامت کە کاک محەموود. خۆشحاڵ بووم کە جارێککە لەگەڵ یەکدانیشتین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر و بەرهەمێکی تر، بەڵام ئەو جاریان قورئانە لەسەر سفری قورئان. الحەمدولله. الحەمدولله. زۆر بەخێر بێی. خۆشحاڵم. من زیاتر بەدەدی عەرەبەوە ئەنتە غەنیون عەنی تاریف، پێویست بە ناساندن ناکات. الحەمدولله ساڵانێکە خزمەتەکەی و من زۆر دەمێکە جەنابە دەناسم. الحەمدولله. بەچیەوە خەریکی مامۆستا ئاشتی؟ مەشغوڵی والله ئیش و کاری ڕۆژانەی خۆمان هەر دوکان و یعنی ئیشی ڕۆژانی خۆمان دوکانە و دەچین و دەگەڕێنەوە ماڵە و بابەتانەیە. زۆر باشە. لەش ساغ بێ ئەخوا. ئەو کاکە گوڵ چۆنە و محەممەد وەڵا باشە گەورە بوو. گەورە بوو ئێستا ئەوە نەماوە ئەوەیە بەبیتە لە بەرنامەکە لە تەکمان بۆ زۆر بچوو بوو. ڕسمەکان خەڕۆخەپانەوە ترێک پێش ئێستا سەیرم دەکرد، بەڵام ئێستا ناوەڵە گەورە بووە. الحەمدولله. هەر کاکە محەممەدمان هەیە یان محەممەد و سەلمانیشم هەیە. ماشاءالله. سەلمانم 24 ساڵە. ماشاءالله. هەر مەیڵە لە بەرنامەدا شتانە. خوای گەورە منداڵەکانمان بپارێزی ئینشاءالله لەگەر ئێوەش لەگەر بینەرانی عەزیز و خۆشەویست. موفق بن ئینشاءالله. مامۆستا ئاشتی جوانترین دەستپێک هەمیشە قورئانی پیرۆزە. پێمان خۆشە گوێبیستی دەنگت بین چەند ئایەتێکمان بۆ بخوێن. ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا رحمن يا رحيم يا الله. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. الله الله الله. وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور. طيب الله أنفاسك. ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام
تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. ما شاء الله ما شاء الله تبارك الرحمن. دنگ النرزه ما سلامتك يا ربي يا ربي دنگ النرزه وبخير بيته ولشساق وسلامت بي. كاك محمود جان دنيا قرآن زور جوازه لدنيا هنر زور جوازه سبحان الله. هل لخو إنسان كدتشيت بواري قرآن ودتشيت نيو فضاي قرآن جوازي شي بو درست به حتى لا هلسوكوتي شيا سبحان الله. حتما جناب زيارتي مكة ومدينة كردوه روشتي بو فريزي عمرو عفوا سنتي عمرو فريزي حزد نخنا والله ما إن شاء الله أتشيت إن شاء الله إخواني ئەگەر دیقەت بدەی دەچێ ناو حرەمی مەکە و مەدینە خەڵکێکی زۆر دانیشتەوە قورئان خوێنێ. ئەم فەزڵە خەڵک هەبووە مەسەلەن لە ماوەی 10 ڕۆژدا ختمێکی قورئانی کردووە ماوەی 10 ڕۆژە ختمی قورئانی کردووە زۆر بە ئاسانی چونکە لەوێ زیاتر بایە خەدرێ بە قورئان. کاتەکان تەرخان دەکەی بالفعل. شتێک ئەبینم ئەو قورئان خوێنانەی کە حافظ القورئانن بڵین هەمویان لەبەرە لە وڵاتانی دەوروبەرەوە بۆ سەردی قورئانەکەیان بۆ ئەوەی ئیعادەی بکەنەوە بۆ ئەوەی مراجعەی بکەنەوە ئەچن بۆ مەدینە. سبحان الله حلقاتی قورئان بڵێ منیش بینی پێش ڕەمەزان عادەتەن پێش ڕەمەزان بە مانگێک هەیە بە مانگ و نیویەک هەیە بە 15 ڕۆژ هەیە بە 2 مانگ دەچنە مەدینە. قورئان خوێنەکان ئێستا ڕەفیقەکانم بڵێن ئەوانەی کە حافظ القورئانن زۆربەی هەرە زۆریان ئەچنە مەدینە لەوێ سەردی قورئانەکەنەوە. ماشاءالله. هێشتا لێم نەپرسیون بزانم هۆکارەکەی چێ بەس دیان نەپرسم وڵا. والله کاک محمود منیش خۆی گەورە بە قسمەتی کردومە ئەو سەفەری ئاخیر کە لەوێ بووین لەو حەڵقانە بەشدار بووین. ئیدی زۆر خۆشە دەبینی ڕیزێک بەستراوە بە ئەڵقەیی هەر کەسێک و خەڵکی وڵاتێکە ڕەنگێکە یعنی ئەدا و ئاوازێکە با بڵێ شیخێک دانیشتووە پشتی لەو کورسیەدانا و کە خەڵک بۆی دەخوێنێ ئەو جەگە غەڵەتە دەبێ بۆ دراز دەکاتەوە ئەگەنا دەڵێ ئەحسەنت ئەو دەڵێ ڕاوەستە بەڵام ئەوەی تەنیشتت باتایکە یعنی هەز بە نەفەحاتێکی گەلک زۆر دەکەی لە مەدینە من هەز دەکەم زیاتر لە مەدینە ئەو ڕوحیەتە لەوێ هەیە. جامیعاتی حکومی و ئەو جامیعاتانی کە مختصن بە بواری شەریعە و قورئان هەمووی لە مەدینەیە بووی. لەش ساغبی مامۆستا کاگاشتی گیان جەنابەت دەمێکە هەم لە بواری سرود و هەم لە بواری قورئان هەی چەند ساڵە سرود دەڵێی؟ واللهی کاک محمود وەکو بەرهەمە هونەریەکان تقریبا لە ساڵی 95 من لەو مەجالەیش دەکەم بەڵام وەکو بیدایەتەکانی خۆم با بڵێن زیاتر قورئان بوو. ینی فەزلی بابم لەسەرمە بەڕاستی تا ئێستاش لە زۆربەی مقابلەتەکانیش دەیڵێم و دووبارەی دەکەمەوە ئەو فەزلە لە بۆ بام دەگەڕێتەوە. ئەو کاتێکە بچووک بووین لە تەمەنی محەممەد و تۆزێک بەرەو سەرتر با بڵێن ئەو کاتی بام ئەو قسار سۆڕی دوزە عەمەی پێدەخینم ئەو کاتی بەخۆت لە سەردەمی منداڵی تۆزێک تەوەقەمان هەیە
أو كاتب بير ما يعني تقليدي عبد الباسط ذكر سبحان الله. سورة التكوير تخويندوها. تكوير وقل أعوذ برب الناس قل أعوذ بالفلاق أو آتاني آخري تقريبا أو بابتانا راست هذا والله لەش سابێ لە بەرهەمە هونەرەکانت باوڵێن لە سرودەکانت کە وتودا کامیان زۆر بەلای خۆتەوە چێژی هەبووە ئێستا من لەوەتەی هەم هەر خوایە بەناوتە خوایە بەناوت بۆ دەستم پێ کردووە و بۆش کۆتایی هات وڵی کاک مححمود لێرە دەمێ ئاماژە بە شتێککە بدەم یعنی داخم زۆر پاڵ پشتمە دەگۆ کوڕم خۆت تەرخان کە لەوە قوڕان ینی زۆر جار بە دەڵێ باختمێکت هەبێ بە شتێک دەبێت سەدەقە جاریە ڕاستە یعنی هوەرەکەش خەڵکێک لە زیاتی هوەری دیکە با بڵێن جێ لەو بابەتانە دەگرێت بەڵام ئەوزە هەموو جارێ دەڵێ کوڕم قیامەتیەوە وەکو بەرهام کە من شانازی پێ بکەم بەڵە بەرهەمەکان من هەمووی الحەمدولله بەڵام ئیسیسنای بکەمەوە ئەو بەرهەمەی محەممەد یا ڕەسوول الله کە لەگەڵ ڕێپێوانەکەی شاری هەولێر دانرا ئەو کاتی کە ناویان لێنە خۆشەویستی دەربڕینی ڕۆژی خۆشەویستی بۆ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێمان خۆشە سرودێکمان پێشەکەی جا ئەوە بێیان شتێکی تر بێ والله شتێکم ئامادە کردووە بێ شتێک بچاوان ئینشاءالله لە خزمەتم ئەو نییە بەڵام کێ باڵێن لەسەر زۆر باشە پێغەمبەرمان و نوری چامان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هزاران صلاوات لەبی یا رسول الله دیدای چاوانم هەناسە و جانم ئەی نەبی تاسای دڵانم ڕوحی ڕەوانم ئەی نەبی جانی شیرینم ئازیزترینم ئەی نەبی ساڕێژ کاراوای زەموو برینم ئەی نەبی ڕازت باس ناکرێ قەت با پێنووسم یا نەبی باشک ناوی تۆ لە ڕوومە نووسم ئەی نەبی وەڕاناوەستێ فرمێشی دیدەم یا نەبی ماڵ و سامان و ڕوحم بەفیدات ئەی نەبی ئێمە شاهدین سەر کردەی خاشی تۆ پەیامی خوات گەیان زۆر بەپاشی هەموو ژیانمان بە فیدای ڕێت بێ یا نەبی هەزار سڵاوت لێ بێ یا نەبی اللهم صل وسلم وبارك عليه دەنگت نەرزە یاخوا دەنگت نەرزە یاخوا خێر بێ مامۆستا وەڵا زۆر تایبەت زۆر تایبەت بوو ماشاءالله سەرکەوتوبی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامین لە سەدای زێڕینەوە ئەچینە لای ناوبڕێک و دواتە دێنەوە خزمەتان بینەر و بیسەرمان بن سەدای زێڕین وە هاتەوە ئەیمەنگی جوان گوڵبەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرئان
دووبارە سەلامی خواتان لێوێ بینەران و بیسەران و خۆشەویستانی سەدای زێڕین لەگەڵ مامۆستا ئاشتی عەلی بەردەوامین. بەخێر بێتەوە مامۆستا ئاشتی. یا ڕەبی خوارێت مامۆستا بانگێکە دێن بێکەوە. ئینشاءڵڵا وەڵڵا باشە. دەمێکانی سەلامەت بە ئاوات بوو. زۆر باش. بانگێکە دێن بە شێوازی عێراقی. عێراقی یا ئینشاءڵڵا. الله. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته وارزقنا يا رب زيارته وشفاعته. اللهم آمين. اللهم آمين. دنگ النرزة يا ربي. لك الله يوش. ما شاء الله اللي بما استعشت. سەدایەکە ئیتوب بەڵام مش دوای وەرم دەگرتەوە. والله إن شاء الله خوالي من قبولك. اللهم آمين. خواي پروردگار چون قرآني پیروز فرمويتي وفي ذلك فليتنافس المتنافسون. بالضبط. بانگدان و قرآن خوێندن هەموو یەکێتە قاڵبی تەنافوسەوە. منافسە کردن هەر لەم شتانەیە باشە. ئینسان تۆ ئاەتێکت لەبەرە من با دوانم لەبەر بێ تۆ دەنگت خۆشە با من هەوڵدەم خۆشتر بێ خۆشتری کەم بیزەبت و تۆ جوانت خوێن با من جوانتری بخوێنم بالفعل ئەوەیە قەزیەکە و بتوانین کۆمەڵێک گەنج هەیە بەڕاستی من ئێستا ڕۆژانە سوپاس بۆخوا ڕۆژانە پەیوەندیم پێواکرێ لایەن گەنجانەوە مامۆستا چۆن بانگ بدەین مؤسسەیەک شوێنێک شتێکمان پێ والله پێویستە فێری بانگدان بین شتێکی خۆش ڕوویدا بەم دواییە قەدەری خوا چوومە مزگەوتێک تەبان ئەو شتانە خاڵی نییە تەبیعیە لە هەموو شوێنێک لەو جۆرە خەڵکەی تێدایە
چوومە مزگەوتێک خۆم فزوڵم هەیە حەزەکەم چوومە هەر مزگەوتێک بانگ بدەم لەبەرەوەی ئەجرەکەی بەڕاستی من بە دوای ئەجرەوەم ڕاست نزیکی میحراب کەوتمەوە و وتم براشرینەکەم با بانجێکتان بۆ بدەم ئیزن هەیە پێم وتم ئیزن هەیە بانجێک بدەم وانە وتی سەرێکی کردم کە زانی من وتی نەخێر قوربان پێویست ناکە ئێمە موەزینی خۆمان هەیە لا حول ولا قوة إلا خۆم بانگەدەم منیشتم باشە هیچم بۆ نەگوترا دیار بوو لە شتەوە ئیمام و خەتیبەکە هاتە ناو مزگەوت ئیمامەکەش وەڵا خەتیبیش نیوە بزانم هەر ئیمامەکە هاتە ناو مزگەوت و وتی مامۆستا مەحموود بەخێر بێ وتم خوا لێ ڕازی بە مامۆستا وەڵاوە ویستم بانگ بدەم ئەم برا بەڕێزە نێر وتی کاکە بێڵە با بانجێ بدا ڕەحمەتی خوا لێ بێ هەموو ڕۆژێ گوێمان لە دەنگی توێ بەزن میوانە هاتۆتە مزگەوتەکە بێرە کوتوە وەڵا کاکە دای گوێم لێ بوو لەگەڵ مامۆستاکە چرپەسری مامۆستا چۆنە بێ و ئەو قاف نایەڵێ و ئێمە ئەوە من مؤەزینم لێرە و آخر لا حول ولا نفسیەتە لە هەموو شوێنێک ئەوە هەیە ڕاستە. بەڵام گرینگە گەنجانمان سڵ نەکەنەوە شەرم نەکەن بایەخی پێ بدەن بەردەوام بن لە فێربوونی بانگ و مەقاماتی بانگ بۆی چوونە هەر مزگەوتێک خوا نەخواستە بانگدەری لێ نەبوو یان بانگبێژی باشی لێ نەبوو سەوتی خۆشم بۆوان بانگ بدەن قەنەعەت هەبی لە شوێنی وها بانگمداوە لە منتیقەی لامێرگە سۆر و سەرەوە خێزانمان لە گەشتی شاخەوانی بووین داهاتینەوە بانگ جێکی ڕستمدا گوتیان لەوانەیە خەڵکی گوندە بڵێن یەکەم جارە جێمان لەو نوع بانگەی بووە هەر خەڵکی بەتەمەن بابڵێن خۆش فەزلی خۆیە الحەمدولله مامۆستا هەندێکی تری جۆمان لە قورئانی پیرۆز وەڵا حەزم لێ تەرتیلێک ئەگەر زۆر باشە حتمما زرات پێشنوێژیت کردو لە مزگەوت وەڵاهی کردووە بەڵێ زۆر باشە بە شێوازی تەرتیل چەند ئاەتێکمان بۆ بخوێنە ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. أحسنت والله ئێمە برد بۆ عالەمێکی تر چونەوە بۆ حرم بۆ لای ئەسب دەسەری خۆی گەورە قبولکە والله بە قسمەتم منە بنوێژی لە دواوە بکەم زۆرم پێ خۆش بوو. سبحان الله. مامۆستا بەدەنجی چێ سەرسامی لە ڕابردوو لە ئێستا لە میسری لە عێراقی؟ واللهی وەکو بیدایەتەکانی خۆم یعنی زیاتر حافظ خەلیل لە عێراق با بڵێن قاری ضاری ئیبراهیم عەبدولمەجید شێخلی
ئەوانی کە عێراقیەکانن باڵێن ئەو سەردەمەی خۆشمان ماشەڵڵا عامر کاظمی ینی وەلید العظیمی خۆی گەورە خوا لێی خۆش بێ قبرەکەی پڕ نور کە شێخ محەممەد ناسر بەڕەحمەت بێ بەڵێ محەممەد ناسر عەزاویش واللهی زۆر ینی فەراغەتی زۆر فراشی گەورەی ڕبی خۆی گەورە سبحانالله قبری بەرنامەیەکی جوانیشمان لەگەڵ کرد بینیم ستۆریەکانتم هەموو دەبینی بەڕاستی لەگەڵ خوا لێی خۆش بێ ئینشاءالله بەڵێ لە میسرەکان لە مسرەکان واللهی عەبدولباست و یانیوان شایەوانە نیکۆڵیان لێ ناکرێوانە مەدرسەن جوان لە قاریەکانی با بڵین کە وەکو تەرتیلیش دەخوێنن سعد الغامدی زۆر جووی لێ ڕادەگرم عەبدوڕەحمان سودەیس ماهیر شێخ ماهیر عەبدوڵڵا جوهنی ماشەڵڵا ینی دەنگ و سەداچی زۆر خۆش هەنێ ئەمە لە بواری قورئان لە سروددا ئێستا باوی چییە؟ ئێستا چییە سەوتی بۆ سرود گوتن خۆشە بەڕای مامۆستا ئاشتی وەکو هونەرمەندێکی شارەزا کە 30 ساڵە لە بوارەکە لە عەرەبیە و یان لە کوردی وەڵڵا هەردووشی واللهی هەنە کاک محمود ینی با لە عەرەبێکەوە دەست پێ لە عەرەبەکان من زۆر معجم بە شێخ مشاری العەفاسی ینی سبحان الله ینی توانای هەیە شارەزایە لە مەقامات ینی ڕۆژە مەقتوعە چێ بە زۆر ئەوەندە بە جوانی باسی مەقام کورد دەکە ینی زۆر سەرسامە بە مەقام کورد نە مۆسیقا بەکاردێنی یعنی تەسەور کە بە ئاهات شتت بۆ دروست دەکات ئیمکانێتی ستۆدیۆشیان بەرزە زۆر لە کوردەکان چێ مامۆستا وڵی لە کوردەکان کاتی خۆی من بە کاک مەڕوان حەمە خورشید زۆر سەرسام بووم بەداخەوەش کە ینی ئەو فەزایی چۆر کردووە و بەڕاستی پێمان خۆشە بەردەوام بێنی وەکو بە پیری بارە و پیری مەرگاڕۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم دەست لە ملی خام تەنیا و بێ هاودام ڕێی چۆڵی قەبرم هاتووەتە بەردام ڕێی چۆڵی قەبرم هاتووەتە بەردام ئای سەرگەردان خۆم تاریکە ژینم ڕێگەی قیامەت باریکە بینم پڕم لە تاوان چاکەم زۆر کەمە توێشم بەتاڵە و سەرمایەم خەمە توێشم بەتاڵە و هاوان سەرمایەم خەمە یا ڕەبی دەنگت خۆش بی کاک محمود یەک لە بەرهەمە خۆشەکانە بەڕاستی ینی چەندی جار لەگەری گریاوم بەڕاستی بەڵام ماشاءالله ئەو خۆشتر و هادیتر و دەنگ و سەداکەت هەر هەبی ئینشاءالله خۆی خۆشترێ لە بەخوا خۆشم دایم جێ لەوەگرم زۆر خۆش بە مجاملە نایە ئەو بابەتە هەر ینی ڕێک تەمەنی خۆت و قیامەت و قبر و ئۆشتانە دەبین ینی زۆر مهمە بەرهەم هەدەفدار بی ینی پەیامە چی هەبی پەیام موفق بی دوباره بخوای گەورە دەنگەت هەر خۆش بی سەلامەت مامۆستا ئاشتی هیچ بەشداریت لە خول و لە مسابقات و محافلی نێودەوڵەتی بڵێ مناسباتی گەورە کردووە هەم قورئانی هەم هونەری هونەری الحەمدولillah پار ساڵ با بڵین لەگەڵ گروپی تیپی هونەریمان بەشدار بووین لە شاری ئامەد من بووم کاک ئەیاد بوو کاک ژوان بوو لەگەڵ کاک لوقمان لەگەڵ پۆڵێک هونەرمەند کە لە زاخۆ دوهۆچیش یاوەرمان بوون قەراروە بوو کاکە من پێنجوێنیش لەگەڵمان بێ بەس نازانم ڤیزەکەی چێشەی تێکەوت نەهات ئەوە وەکو بەشداری کردن بەڵام لە مەحافلی قورئانی ناوەڵڵا یعنی تا ئێستا قسمت نەبووە ئینشاءالله قسمت بێ بەڵام وەکو مسابقات و شتی هات بەشداریمان کردووە یعنی الحەمدولillah جار بەجار سەرکەوتوو بن خۆی گەورەیت ڕازی بێ و سەلامەت بن یا ڕەبی قورئانمان بۆ دەخوێنی بە چاوان سپاس دەکەین ئینشاءالله با گوێویستی دەنگت ببینین ئینشاءالله کاک محەممەد جان أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. صدق الله العظيم. بارك الله فيك وبارك فيكم أيضا يا رب. خوي قول سلامتنا بخير جنو دوباره خوي قول لا إيما ولا إيش قبولك إن شاء الله. پەیامی کۆتاییتان بۆ والله واداریم میوانێکی ئێسێک سوک بین ئەو هەروە بوو کاتێ ئینشاءالله. کە لەسەر شاشەی خەڵک دەمابینی خوای گەورە لێمان قبولکە ئینشاءالله آمین یا رب. بێختە تای تەرازومان یا رب العالمین. آمین یا رب. دەستان خۆش بێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری هەولێرەوە لەگەڵ میوانی عزیز و خۆشەویستم مامۆستا هاشتی عەلی سەدای زێڕینتان پێشکەش کرا تا ئەڵلقەیەکی تریان بەرنامەیە بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. سوپاسی بێپیانم بۆ هاوکارانم، سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی مزگەوتی حاجی عەبدوڵڵا جوان لە شاری هەولێر تا ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین. السلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. سەدای زێڕین وا هاتەوە ئەیمانگی جوان گوڵبژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکو باران ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ نێو دڵ